بەڵام ڕادا و شێوی بەشە لە ناوچەکانی ترم ڕۆی ببوونەیەکی جژنی کرێکاران لە چەند شەماڵ چەند چالاکیەک لە چەند شوێنێکی جیاواز بەڕێوە چوو. من ئێستا لە شاریاری شەیدانم دیارە لێرە زیاتر لە 500 باخەوان وەژینگە پارێزی هەرێک لە شارەوانەکانی چەند شەماڵ ناحی شۆڕک ناحیتەکێ کۆکراونەتەوە لەلایەن چەند کەسایەتی وە چەند ناوەندێکەوە پرار وایە خەڵاتی ڕێزەنانیان پێ بدرێەوە نیوەڕۆخانێکیان بۆ بکرێت ببوونەی جژنی کرێکارانەوە. ئەشمەلای بەشێک لە کرێکاران بزانم پەیامیان چیە لە ڕۆژی یەکی ئایارە یەکێ لێەوە سڵاوتان لێبێ بفەرموو بێرە لە یەکی ئایار و جژنی کرێکاران پەیامت چیە پێشی بڵێ؟ بەخێراتتان دەکەم سەرەتا یەکی ئایار هەموو ساڵێ ئەم دروشمە دووبارە ئەبێتەوە هەموو ساڵێ لەم بەروارە ئەم دروشمە هەیە و کردداری لەگەڵان نییە. ئێمە بۆ نمونە فەرمانبەرانی شارەوانی شۆڕشین لە پێش ئەوەی موچە چاک بێ 800,000مان لێبڕا پاشەکەوتی موچە 800,000مان لێبڕا ئیستا کە موچە چاک بووە 100,000مان لێبڕن. دەرماڵەیەکمان هەبوو دەرماڵەکەیان لێ بڕیوین داواکارین لەم ڕۆژاکەوە هەر هەمویان ئەڵێن وەکو باخەوانەکانین دەرماڵی مەترسیە کە دەرمانە ڕێژن کرێکارەکانمان سەتاسیەکیان هەیە ئەو سەتاسیەیان لێ بڕاوە جایسە پاشەکەوت هەر لەسەر ئەم فەرمانبەرانە هەر بەردەوامە موچەشیان هیچی نەچۆتە سەروی 600ەوە ئەوانەی کە موچی 3 ملیۆن و 4 ملیۆن ئەوانەیە بۆیان فول کراوەتەوە بەڵام ئەوەی کە موچەی 500,000 سەتی لێلا دراوە. لەم ڕۆژارێکی یاە جژنی کرێکاری لە هەموو کرێکارانی جیانەکەین و بەخۆشی و هەموو لایەکۆش مراد ئەگەر هاوکارەکەم دیمەنەکان بگوازێتەوە ئەمە دیمەنی ڕاستەوخۆی یەکی ئایا جژنی کرێکارانە وەک لە دیمەنەکانە دیارە ئەمانە وەگاماژن پێکرد بەشی زۆری ژینگە پارێز و باخەکانی سنووری شارەوانەکانی چەند شەماڵ و ناحەکانی دەوروبەرین لە ئێستادا مەراسیمەکەوا دەست پێکە وەگاماژن پێکرد خەڵاتی ڕێزێنانە درێ بە زیاتر لە 500 ژینگە پارێز و باخەوانی سنوورەکە و دواتریش نیوەڕۆخانەکان بۆ ئامادەکراوە لەلایەنە و ژمارە جیهەت و ناوەندی سنوورەکە کە خۆبەخشانە کارەکان ئەنجام داوە. سڵاو لێبێ مامەگەن لەم ڕۆژا پەیامت چیە جژنی کرێکارە؟ وەڵای من پێیان نەزای چییە من پێیان بە تەنیا بۆ شخصی خۆم پێیان هەیە. من 12 ساڵ لە شارەوانی بوومە هەموو جەماعەت تەکێزانێت دانیشتووی تەکێم ساڵێکی لە کۆمپانیام تەواو کردەوە 2 مانگونیەوە نانبڕاویان کردووە بە بیانووی جۆرا و جۆر 12 ساڵی بەگرێبەز لە شارەوانی ئەوە کاتبرای مەوجودە داواکاری خۆمەوە مەغدوورم بمجێڕنەوانی یا شارەوانی یا کۆمپانیاکە بە بیانووی جۆرە سیارم وەر نەجێراوە دەعامم نەکردووە کەسم نەشێناوە بەڵێ بەرە گرێبەز خەیناکە من 12 ساڵیش ئەختە بەس من یعنی مەغدووری خۆم دەرەبڕم ئەگەر لەگەڵ ئاما مەڵا ئەمە من پەیوەندی بە خۆمەوەیە ئەوەستا بۆیە هاتوومە دەبێت تا خایپان بوو بەگەر ناهاتم بەس من مەغدووریم ئەوەیە هەموو ئەزانێ بەرێ تۆزێ خانێن لەسرم داناوە بەس خاڵەکان یعنی ئەوە نیم تاوانبات بم بە جۆری یاسا و قانونیش سیاری وەرجێراوە ساقنا دەعامی کردووە نا خەرکی شێلاوە نا دارێ بۆی نییە زۆ غرامەکرە زیاتر نییە. مرادەوەی بەشداربووەکی ئەم ئاهەنگە بووکەوە ئاماژە پێکرد ئاهەنگەکە بۆ کرێکاران ڕێکخراوە دیارە ئەمان گازندیان بەشێکیانەوەن کە ئاڵێن ماوەی چەندین ساڵە گرێ بەستن لە شارەوانەکان بەڵام ناکرێن بە هەمیشەیەوە بەشێکی تریشان وەک ئاماژیان پێکرد لە شارەوانی گرێ بەست بوونە کاتێک کە کۆمپانیای پاکەرەوە ئەرکی پاکردنەوەی شارەوانەکانی سنووری چەند شەماڵی گردوتە ئەستۆ ئەمان نەگوازران راوەتە سەر و کۆمپانیا ویزراون دێمە بەلایەوە.